بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. ئەم ئەڵلقەیەمان تایبەت کردووە بە سوودە ئابوووریەکانی وزەی خاوێن. هەڵبەتە وزەی خاوێن لە دنیادا ئێستا برەوی پێدەدرێ، بە یەکێک لە وزانەدا دەنرێت کە هەم لە ڕووی ئابووریەوە گەشەی ئابووری وڵاتەکە پەرە پێدەسەنێت، هەروەها وڵاتیش بەرەو پێشەچێت لە ڕێگەی ئەو کارانەی دەتوانێت لە ڕێگەی وزەوە گرنگی خۆی هەیە کە کۆمەڵگە و وڵات لە بواری ژێرخانی ئابووری پێ هەڵەسێنێتەوە. چەند هەواڵێکی ئابووریشمان ئامادە کردووە، دوایی هەواڵە ئابووریەکان دەچینە لای میوانەکەم شەنوکەوی بابەتەکە دەکەین. یەکەم هەواڵیشمان سەرۆکی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان لە قیسێمانی ڕایگەیاندووە کە کۆماری ئیسلامی ئێران شارێکی پیشەسازی لە گەرمیان دروست دەکات و 68 کارگەر لە ناوچەی پیشەسازی عەربەت لەلایەن کۆمپانیایەکی هەرێم و ئێران باوبەشی دادەنرێت. سەرۆکی یەکێتیەکە وتوشیەتی لە داهاتوویەکی نزیکدا شاری پیشەسازی گەرمیان دەکرێتەوە کە حکوومەتی ئێران بڕیاری داوە کارەبا و سوتەمەنی بۆ داوین کات و هەرێمی کوردستانیش زەوی پێویستی بۆ پرۆژەکە تەرخان کردووە کە لەو شارە پیشەسازیەدا وێڕای ژێگیرکردنی دایان کارخانەی گەورە هەلی کاری باشیش بۆ هاوڵاتیانی ناوچەکە و هەرێمی کوردستان دەڕەخسێنێت. کارگەکانیش کارگەی وەبەرهێنان دەبن. ئاماژەی بەوەش داوە بڕیارە جێگری وەزیری دەرەوەی ئێران بۆ کاروباری بازرگانی سەردانی هەرێمی کوردستان کات و لەو سەردانەشیدا 4 مەرزیتر لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا دەبنە نێودوڵەتی. هاوڵاتیان دەتوانن هاموشۆی لێوە بکەن و بەمەش ئەو گوشارە لەسەر ئەو خاڵە سنووریانەی تر نامێنێت کە لە ئێستادا بۆ سەدانی وڵاتانی یەکتریەوە دروست بووە. هەواڵی دووەممان بەهۆی نیگەرانیەکان لە سەر نەوتی سعودیە نەوتی خاو دابەزی. دوایەوەی سعودیە ڕایگەیان لە کۆتایی ئەم هەفتەیەدا ڕێژەی بەرەمێنانی نەوتی وڵاتەکەی دەگەڕێنێتەوە سەر هەمان ڕێژەی پێشێرشی سەر دامەزراوە نەوتیەکانی. دووبارە نرخی نەوتی خاو لە بازارەکاندا دابەزی. بەپێی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بێت نرخی نەوتی خاو لە بازارەکاندا دابەزینی بەرچاوی بەخۆ بینیوە بۆی گرنگیدانی بەیاننامە ئابووریەکانی ئەوروپا و جیهان بەو ڕاستی لە کارکەوتنی دامەزراوە نەوتیەکانی سعودیە چیت درێژە ناکێشێت، بەڵکو لە کۆتایی ئەم هەفتەیەدا ڕێژەی بەرەمێنانی نەوتی وڵاتەکەی دەگەڕێتەوە سەر هەمان ڕێژەی پێش هێرشی 14 سێپتەمبەر بەوەی هێرشەکەی سەر دامەزراوە نەوتیەکانی سعودیە کە لە 14 سێپتەمبەردا هەروەها کەمبوونەوەی ڕێژەی بەرهەمی هەناردەکراوی ئەو وڵاتەکێکێکە لە گەورەترین وڵاتانی بەرهەمێنی نەوت کاریگەری لەسەر نرخی نەوت دانابوو. لە ئێستادا نرخی نەوت بەرەو دابەزین و جێگیربوونی خۆی دەچێت. هەر لەبارەی نرخی نەوت دابەزینی بەرچاوی بەخۆیەوە بینی لە پاش هێرشەکەی 14 سێپتەمبەری سەر دامەزراوە نەوتیەکانی سعودیە. ئەمڕۆ نرخی نەوتی خاو دابەزینی بەخۆ بینی بەپێی هەواڵێکی کەناڵی BBC بەریتانی. ئەمڕۆ نرخی خاو لە بازارەکانی جیهاندا دابەزینی بەخۆ بینی. هۆکارەکەشی بۆ نەمانی ئەو نیگەرانیانەیە کە دەگەڕێتەوە سەر بازارەکانی جیهانی نەوت. سەبارەت بە بەرەمێنانی نەوتی خاوی سعودیە کە دروست بوو، ئەمڕۆ نرخی نەوتی خاوی برند 1.6 دۆلار دابەزیەوە لە دوایین مامەڵەشدا بە 62.4 مامەڵەی پێوە کراوە، واتە بە ڕێژەی لە سەدا 1.52 نزم بۆتەوە. لامان کاتیشدا نرخی نەوتی خاوی تەکساسی ئەمریکا 87 سەنت دابەزیەوە 56.42 مامەڵەی پێوە کراوە، واتە بە ڕێژەی لە سەدا 1.52 نزم بۆتەوە.
دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر فامی فەریق پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی کۆیە لە ڕێگەی سکایپەوە لە کۆیەوە لەگەڵما بێت. دکتۆر سوپاس بەو دەرفەتەی بێمەدا و سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا ئەمەوێت بەو پرسیارەت دەست پێ بکەم ئەگەر بکرێت بەڕێستان پێمان بڵێن وزەی خاوێن چییە؟ لە هەرێمی کوردستانیش ئەتوانین بڵین وزەی خاوێن بوونی هەیە؟ لە ڕاستیە وزەی خاوێن یاخود بەمانایشتر ئەتوانین بڵێن وزە نوێبووەوەکان کە بە زمانی ئینگلیزی بە renewable energies ناوەبرێ، ئەو وزانە ئەگەیەنێ کە لە سروشتا چ لەسەر زەوی یا لە دەرەوەی زەوی ئەتوانین بەدەستی بهێنین، بەڵام سروشت و ینی سروشت طبیعەت خۆی پێمانە بەخشێ بە بەردەوامی بەبێ ئەوەی لە ناو بچێت. بۆ نمونە وزەی خۆر وزەیە کە هەتاوەکو خۆر لە ئاسمانە بدەوە شێتەوە ئەتوانی سوودی لێ ببینی، یاخود با بڵێن پاشە ڕووی ڕۆیکی و ئاژەڵی و هەموو دار و درەختانی لەسەر زەویا سەوز بوونە تا وجود و بوونیان هەبێ هەمیشە بە بەردەوام هەن، ئەمە ئەتوانی سوود لە وزەکانیان ببینی بەکاریان ببێ پیانوترێ وزەی خاوێن یان نوێبووەوە. هەرچی نەوت و گاز و ئەو جۆرە وزانەیە لەبەرەوەی گەرنتی تەواو لە ساسەد نییە کە هەمیشە و بۆ ماوەیەکی درێژخایەن بتانی لە کڕۆکی زەویەوە دەری بهێنی، لەبەرەوە ناتوانانی پێبووترێ وزەی خاوێن یا وزەی نوێبووەوە. کەواتە وزەی نوێبووەوە بە کورتی ئەو وزانە ئەگەیەنێ کە لەگەڵ ژیانی مرۆڤ و مرۆڤایەتیە بەردەوامە و ئەتوانی سوودی لێ ببینی. هەر بۆ زیاتر تێگەیشتنی بینەران بۆ نمونە وزەی با وزەیەکی ترە کە بە بەردەوامی هەیە، لەبەرەوەی هەتا ژیان لەسەر زەوی هەبێ بێگومان ساڵانە با ئەگوزەرێ و بە پێی کات و شوێن و لە هەر ناوچەیەک بە ئاستی خێرایی خۆوجودی هەیە و بوونی هەیە، کەواتە ئەتوانین ناوی بنین بە وزەی نوێبوو یاخود وزەی گەرمی زەوی کە لە هەندێک شوێنی تایبەتی ژێر زەویە کە گەرمە ئەو وزەیە دێتە سەرەوە ئەتوانی وەکو وزەی نوێبووەوە یاخود خاوێن سوودی لێ ببینی. دکتۆر ئەمەوێ بزانم ئەم وزە خاوێنانە لە مەساحە و جوگرافیای هەرێمی کوردستان تا چەند بوونی هەیە؟ هەموو جۆرەکانی وزە ئەتوانین بڵێن وزە نوێبووەکان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بەرچاو بوونی هەیە. تەنها وزەی جیۆفێرمەڵ نەبێت کە وزەی گەرمی ژێر زەوی پێوترێت بۆ ناوچەی خۆمان بۆ کوردستان کەمە، لە هەندێک شوێن تایبەتی سەر زەویە هەیە، بەڵام وزەی خۆر، وزەی با، وزەی بایۆماس یاخود با بڵێن پاشماوەکانی پاشماوی ڕۆکی دار و درەخت هەموو ئەوانە ئەتوانرێت بەکار ببرێ، ئەمەش وزەی نوێبووەوەیە. هەروەها سەرچاوی ئاو کە بەنداوەکان کارەبای لێبەر هەمەهێنین ئەمە وزەی نوێبووەوەیە، چونکە بەردەوام ساڵانە بارانە بارێەوە ئاو بوونی هەیە، ئەتوانین سوودی لێ ببێنی بۆ بەرهەمێنانی کارەبا. کەواتە ئەتوانین بڵێن لە کۆی هەموو وزە نوێبووەکان تەنها یەک جۆری وزە کە جیۆفێرمەڵی پێوترێ واتە وزەی گەرمی ژێر زەوی ئەمە لە کوردستانە کەمە، بەڵام هەموو وزە نوێبووەکانی تر بە ڕێژەیەکی زۆر باش و بەرچاو دەتوانین سوودی لێ ببینین، بە تایبەت و تایبەتتر وزەی خۆر و هەروەها لە هەنێ شوێنی کوردستانە وزەی باش ئەتوانین سوودی لێ ببینین لە ناو شاخایەکانە. دکتۆر کە ئەو وزانی بەڕێزت باست کرد لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی باش هەبانە، بۆچی بێگومانیش بەڕێستان باشتر ئەزانن دۆستی ژینگەشن ئەم وزانە، بۆچی لە هەرێمی کوردستان تەفعیل ناکرێن، بۆ ئیشی پێ ناکرێن، بەشێکی زۆری فەرامۆش کراوە؟ لە ڕاستیەوە ئەگەڕێتەوە بۆ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری سەرچاوەکانی وزەیە، ینی هەموو حکوومەتێک سیاسەتی دیاریکراوی هەیە لە مامەڵەکردن لە سەرچاوە نوێبووەکانی وزەیە خود سەرچاوە خاوێنەکان. ئەگەر بێت و سیاسەتێکی دروست و پۆلیسیکی دروست دابنی بۆ وڵات، ئەو کات دەتوانێت سەرچاوە خاوێنەکان بە شێوەیەکی بەرچاو باش بەکار ببەیت و پشت نەبەستی بۆ سەرچاوە وزانەی کە ئەبنە هۆکاری پیسبوونی ژینگە، بنە سەرچاوەیەک لە دروستکردنی نەخۆشی، بڵاوکردنەوەی نەخۆشی لە کۆمەڵگایە. یعنی بەڕاستی ئەگەر تێبینی بکەی ئێستا لە هەرێمی کوردستانی خۆمان ساڵ لە دوای ساڵ و ڕۆژانە بەردەوام ئەبیستین کە ئەو جۆرە نەخۆشیانەی ترسناکن هەڕۆشەن بۆ ژیانی مرۆڤ لە زیادبوونایە، هەمووی هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی بە بەردەوامی پشت بە جۆرە وزەیەکە بەستین کە وزەی خاوێن نین، کە پیسن لە گاز و لە نەوت و ئەو گازۆلین و ئەو سەرچاوانی کە هەمیشە
ژینگە پیسەکەن هەروەها ژاوەژاو دروستەکەن وەکو ئەو مۆلیدانی کە هەمیشە بینرێن بەڕاستی ئەتوانم بۆیە بڵێم هۆکارەکەی نەبوونی پلانە نەبوونی یاخود زانیاری دروست و تەواوە لەسەر وزە نوێبووەکان کە چەندە گرنگن بۆ ژیانی ڕۆژانی مرۆڤ هەروەها توانرێ بە شێوەیەکی زۆر باش سوودی لە بینرێ بە جۆرێک کە تەنانەت لە ڕووی ئابووریەوە سوودی هەبێ بە تایبەت لە ڕووی ئابووری درێژایەنەوە ئێمە قساکەین چونکە وزە نوێبووەکان یا وزەی خاوێن ئەم جۆرە وزانە لە سەرەتای دامەزراندن و ئینستۆڵکردنیان کە تەنسی بکرێت توانی بڵێن ڕێژەیەکی زیاتر پارەی تێئەچێ و تەکلیفەکە بەڵام بۆ ماوەیەکی درێژخایەن نزیکەی 10 ساڵ 15 ساڵ دەتوانی بەکاری بێنی ئەو کات بە کۆی گشتی و ساڵانە ڕێژەی ئەو پارەی و کە تێچووە زۆر کەمتر دەرەچێ لەو سەرچاوزانەی تر کە ئێمە ڕۆژانە ئێستا پشتی پێبەستین لە بەرهەمهێنانی کارەبایە وەکو گازی سروشتی و وەکو نەوت با بڵێین هەروەها بەنزینیش لەبەرەوە پێم وابێ زۆر گرنگە حکوومەتی هەرێم بیر لەوە بکاتەوە پۆلیسیەک یاخود با بڵێن پلانێکی دیاریکراوی هەبێ سەبارەت بۆ کەرتی وزە لە هەرێمی کوردستان و لە ئێستا بەدواوە بەجددیشی لەسەر بکە بۆ ئەوەی لە چەند ساڵی ئایندەیە بتوانرێ بە تەواوی بە ڕێژەیەکی بەرچاو ئەگەر لە ڕێژەی لە 100 نەبێ بە ڕێژەی لە 150 بۆ 60 پشت بە وزەخایەنەکان بەسترێەوە بەو شێوە بتوانرێت کارەبای 24 ساعتی دابین بکرێت بتوانرێت هەموو کێشانی لە بواری وزە لە هەرێمی کوردستانە هەیە بنەبڕ بکرێت بەڕاستی ئەو ئەگەر مەبەست هەبێ و پلان هەبێ زۆر بە سادەی ئەتوانرێت ئەنجام بدرێ و ماوەی تەنها 1 ساڵی بەسە لە دیوە ئابوووریەکەیەوە قسەی لێ بکەین دکتۆر فەمی ینی ئەکرێت بڵین ئەم وزانە ئەگەر تەفعیل بکرێت لە هەرێمی کوردستان کاریان پێ بکرێت لە ڕووی ئابووریەوە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان تا چەند سوودمەنە بێ لێ بەڵێ زۆر جوانە لە ڕاستیە ئەمە پرسیارێکی گرنگە کە پێویستە بەرپرسانی حکوومەتی هەرێم لە خۆیان بپرسنەوە بە تایبەت وەزارەتی دارایی و بە تایبەت ئەو بەرپرسانەی کە لایەنی دارایی هەرێمی کوردستان ئیدارادەن و بەڕێوەی بن گرنگە بۆیان ئەو پرسە لە خۆیان بکەن و لە ڕاوێژکارانیان وزە خاوێنەکان ئەگەر بێت و پشتیان پێ بەسترێت وەکو پێشتر باسم کرد بە ماوەی 5 ساڵ 10 ساڵ و بۆ سەرەوە کاتوانی هەتا 20 ساڵ بە بەردەوامی بەکاری بێنی بۆ نەوزەی خۆر بەبێ ئەوەی سیانەیەکی قورسی تێبکە و تێشوێکی زۆری بوێت دوای دانان و دامەزراندنی لەبەر ئەو پارەی کە سەرەتا تەرخانەکرێ بۆ ئەو پرۆژەیە و پرۆژەی وزەی نوێ بوو مەبلەغێکە تا ڕادەیە دەتوانین بڵێ بەرزە بەڵام دوای چەند ساڵێک 5 ساڵ یا 10 ساڵ بۆ سەرەوە ئەم بڕە کە دابەشێکەکەی بۆ سەر ساڵ کۆی ساڵەکان وەکوایە بڕێکی زۆر کەم تەرخان کردبێ لە بودجەی وڵات بۆ ئەو کەرتە لەبەرەوە پێویستە ئیشی جددی لەسەر بکرێت و ئەتوانم بڵێم بەم شێوە و بەو پلانێک پشتبەستن بە وزەی خاوێن داهاتێکی زۆرە گەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە ئێستا تەماشاکەی لە هەر شار و شارۆچکەیەک لە زۆربەی گەڕەکانە مولدی ئەهلی دانراوە مەسەرە ڕای ئەوەی کە ئەم مۆلیدانە ژینگە پیسەکەن سەرچاوی دروستکردنی نەخۆشین و دروستکردنی ژاوەژاو بۆ ناو ژینگە و بۆ دەوروبەر و بێزارکردنی خەڵکی لە هەمان کاتە ئەو بڕەسوتەمەنیەی کە بەکارە هێنرێ بەڕاستی ئەگەر بێت و ئەو ڕستەمەنیە بفرۆشرێت و بنرێ بۆ وڵاتی دەرەوە و سوود لە پارەکەی ببینرێت و مەبلەغێک کۆ بکرێتەوە بە ماوەی 1 ساڵ پلانێکی تۆکمە دابڕێژرێ و بۆ نمونە 6 شاری سەرەکی هەڵبژێرێ لەو 6 شارەیە بە تەواوی پشت بە وزەی خۆر ببەسترێ وزەی کارەبای خۆری بەرهەم بهێنرێ ئەوە توانرێت بە ماوەیەکی کەم هەم ڕزگارمان بێ لە پیسبوونی ژینگە و لە هەمان کاتە کولفە و پارەیەکی زۆریش بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم وەکوتم تەنها دەستپێکردنی پرۆژەکە مەبلەغێکێوێ ئەوەش کارێکی قورس نییە و پێم وابێ بە ئاسانی ئەتوانرێت و چەندین کۆمپانیای شەیە ئەتوانێت و کارە بکوەکو وەبەرهێن بێتە وڵاتەکەەوە ئامادە بێ ئەوە لە ئەستۆ بگرێ بەڵام دوای ماوەیەکی درێژخایەن بە شێوەی قەرز لە حکوومەت وەریگرێتەوە پارەکە و کاتەم حکوومەت سوودمەندە هەم هاوڵاتیش سوودمەندە بێت ترسی تر ڕزگارمانە بێ بەڕاستی لە نەبوونی کارەبای 24 ساعتی کە ئەو نزیکە 30 ساڵە پێوە ناڵێنێ ئەم هەرێمە ئێمە گوێبیستی هەموو هاوین و زستانێک گوێبیستی
نوێنەرەکانی وەزارەتی کارەبا بین بۆ ئەم هاوینە بۆ نمونە ئەوەنە کاتژمێرە توانرێت دابین کرێت لە زستانە بە هەمان شێوە لە کۆنگرێکی ڕۆژنامەی کارەبای نیشتیمانی بەم شێوە و مۆلیدە بەم شێوانە. حکوومەت کە بێگومان ئەو معلوماتی بەڕست باست کرد ڕزگارمانە بێت لە ئەو حاڵەتانەی بەتایبەت بواری وزەی کارەبا. بۆچی حکوومەت ئەم پلانەی نییە؟ ینی ڕێگریەکانی بەردەمی حکوومەت ئایا تەنها نەبوونی پلانە یاخود نەخێ ڕێگریەکی قورس لە بەردەم حکوومەتایەوە هەنگاوە نانێت؟ پێم وە بێ هەردوو هۆکارەکەیە ئەکرێ لە ڕابردووە بەهۆی نەبوونی پلانەوە بەهۆی نەبوونی کەسانی شارەزا لە دەوروبەری حکوومەت لە دەوروبەری بەرپرسان نەتوانراوە پلانی پێویست لە بواری وزەیە جێبەجێ بکرێ و لە ئێستاشا کە ئەگەر جۆرە لە پلان هەبێ هەوڵ هەبێ کەسانی پسپۆڕ و شارەزا پرسوڕایژیان پێ بکرێکرێ ئەمجاریان کێشەی دارایی هەبێ واتە لە ڕابردووە کە پارە و بودجە و ڕێژەیەکی زۆری بودجەی زەبەلاح لە بەردەسا بوو ئەم پلانە جێبەجێ نەکراوە بەڵام ئێستا کە بودجە و پارە نییە گەر بتوێت جێبەجێکی تا ڕادەیەک ئەرکیشی قورسە بێ بۆیە دوولایەنە بووە هەر چۆنێ بێت پێم وابێ لە ئێستەوە دەست پێ بکرێ هەرەتوانرێ چارەسەرێکی پێویست بێ بۆ وزە لە هەرێمی کوردستانە هەروەها پاڵپشتێکی گەورە بێ بۆ دەربازبوونی حکوومەتی هەرێم لە کێشە دارایەکانی چەند ساڵەی کە بەردەوام پارە بەکارە بە لە سەرچاوەکانی وزەی وەکو نەوت و گازە هۆکاری سەرەکی بەڕاستی پێم وابێ ئەو دووەیە بەڵام هەمیشە ئەوە جێی پرسیارە کە بۆچی هەنگاو نانرێ ینی لای من و لای چەندین کەسانی تری سپۆڕیان بوارە و هەروە خەڵکی ئاساییش بەگشتی توانی بڵین نەبوونی پلانە نەبوونی پلانیش لەکۆوە داڕێژێ لە حکوومەتی هەرێمەوە ینی لە وەزارەتی پلاندانان و لایانی بەرپرس کەواتەوان بەرپرسی سەرەکین ئەگەر ئەوان هەڵسن بەو کارە بێگومان کەسی شارەزا و پسپۆڕ هەیە وە پلان و پرۆپۆزەڵی زۆر باش و پێویستیش لە بەردەسا هەبوو لە ڕابردوو لە ئێستێشا توانرێ ئیشی لەسەر کرێت. دکتۆر باسی کۆمپانیەکانی وەبەرهێنانی بەتایبەت بواری وزەت کرد بەتایبەت وەبەرهێنەرانی دەرەوە کە لەم مەجاالەیە شارەزان حکوومەت یاریمی کوردستان ناتوانێت سوود لەو کۆمپانیای وەربگرێ بۆ نمونە بە ئیتیفاق لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان کە لە ئێستادا وەکو بەڕێزت باس کرد لەوەی گرفتی بودجەی هەبێ بەشێک لە ئەستەمبوونی بەگەڕخستنیە پرۆژەیە بێ بەڵام خۆتوانرێت کۆمپانیەکان بهێنرێت وەکو چۆن کۆمپانیای نەوتی دەرێنانی نەوتیان هێناوە ناتوانرێت ئەو کۆمپانیانش ڕاکێشرێت بۆ ئەم مەجالە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانرێت و کارێکی ئاسانە ئەگەر مەبەست هەبێ ئەتوانرێت کۆمپانیای تایبەت هەیە بهێنرێت بە قەرزی درێژخایەن ئەو پرۆژانە جێبەجێ بکە و لە هەمان کاتە ئەکرێ هەندێک کۆمپانیای تایبەت یاخود پەیوەندیدار بە کۆمپانیای یەکەمەوە کاڵساوە بە ویشە بهێنرێت بۆ تەنانەت دروستکردنی کارگەی پێویست لە بەرهەمهێنانی شانەی خۆری یاخود خانەی خۆری یعنی بە دروستکردنی کارگەی لەم شێوەیە لە هەرێمی کوردستانە جگە لەوەی ئەتوانی سوود لە وزەی خاوێنی خۆر ببینی لە هەمان کاتە ئەتوانی دەرفەتی کار بڕەخسێنی بۆ گەنجانی ناو کۆمەڵگەی خۆمان بەڕاستی ئەو کۆمپانیانە لەبەرەوەی کۆمپانیای گەورە و زەبەلاحن ینی لە بەرهەمهێنانی سۆلەر سێڵ و شانەی خۆری ئەمانەیە هەمیشە پێویستیان بە کۆمەڵی کارمەندی بەتوانە و زۆرە بێ لە بواری جیاواز و بە هەموو ئاستەکان بۆیە هاتنی ئەم کۆمپانیانە دەرفەتی کار زیاد دەکا هەلی کارە ڕەخسێنێ بۆ گەنجان لە هەمان کاتە ئەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی حکوومەتی هەرێم بتوانێت سوود لە وزەی خاوێن ببینێ یعنی بۆ نمونە وڵاتانی دەرەوە پێشکەوت و بەڕاستیەوەی کە تێبینیەکەی یا ئەبینی و سەردانەکەی ئەو پرۆژانی کە جێبەجێ ئەەکەن پرۆژەی درێژخایەنن و کارقورسی لەسەر حکوومەتەکە دروست ناکەن هەر بۆ نمونە ڕێگاوبانێک کە دروست دەکرێت لە وڵاتانی دەرەوە درێ بە کۆمپانیایەک ئەو ئامادەیە بۆ ماوەی 20 ساڵ ڕێگاوبانی بینی هەموو شارەکانی ئەو وڵاتە لە ئەستۆ بگرێ بە مەبلەغێکی دیاریکرا و دواتر لە ماوەی 20 ساڵە وەکو قەرز وەکو وایە بڵێ لە هاوڵاتی وەرەگرێتەوە تەنانەت حکوومەتەکەشی پارە ئەتوانێت نەدا بە کۆمپانیاکە بۆ نمونە لە بینی دوو شارە سیستەمێ با بڵێن بازگەیەکی تایبەت کە پێوترێت تۆڵ دائەنا لە ڕێم تۆڵانەوە هەر سیارێ داخلی شارە بێتوانێت $1 $2 بدا ئەو بۆ سایق ئاساییە چونکە
گەرنتی ژیانێکە ئازانی ڕێگە و جادەکان دووسایدن تەختن خۆشن بە ئاسانی ئەتوانێت لە شارێ بۆ شارێتر بڕوا ئەو مەبلەغادا و هیچ تەکلیفە و قورس نابێت لەسەر و سایقا لە هەمان کاتا کۆمپانیاکەش ڕۆژانە مەبلەغێکی زۆر باش پارەوە ڕێگرێ کۆیە کاتەوە تا ماوەی ئەو 20 ساڵە تا ئەوەی کە قازانجی تەواو لە پرۆژەکەی ئابینێ دواتر دوای 20 ساڵەکە جێ هێڵێ بۆ حکوومەتەکە ئەو کات حکوومەت هاتۆتە سەر پرۆژەیەکی حازر ئامادەکرا و زۆر تەندروست کە زۆر بە جوانی جێبەجێ کراوە و لە ڕووی تەکلیفی مادیشەوە قورسایی نەکەوتۆتە سەری بۆ ئەم جۆرە بیرکردنەوەانە ئەم جۆرە پلانانە زۆر گرنگن جێبەجێ بکرێن لە کوردستانە ینی ئەمە ڕێگاوبان نمونەیە بوو بە هەمان شێوە بۆ کەرتی وزە و بۆ کارەبای 24 ساعتی و دابینکردنی وزەش هەمان پلان ئەتوانین ڕێ جێبەجێ بکرێەوە پێم وابێ کۆمپانیای زۆر هەن کە ئەتوانن ئەو کارانە لە ئەستۆ بگرن ئەو زانە ئەوەندە موەهەلن لە هەرێمی کوردستان بتوانرێت بۆ نمونە بتوانرێت کارەبای نیشتیمانی 24 کاتژمێری لە هەرێمی کوردستانی پێدابین بکرێت بێگومانیش ئەو کارەبایە کادرێ بە هاوڵاتی داهاتێکی زۆر بۆ حکوومەت دەگەڕێتەوە لە ڕێگەی پێدانی هاوڵاتیان لە بەرامبەر پێدانی وزەکەیە کامە ژێرخانی ئابووری پێڵەسێتەوە وەکوتم پرسیارەکەم ئەوەیە دکتۆر تا چەند موەهەلە ئەم وزەیە بۆ پێدان و دروستکردنی ئەو کارەبا 24 کاتژمێرە بە دڵنیایەوە وزەکان زۆر لەبارن بۆ ئەوەی بتوانانی کارەبای 24 ساعتی دابین بکەیت لەبەرەوەی ئەمە لە ڕابردووە و کارەبایی کە تا ئێستش هەیە بەکارێ بین لە سەرچاوەکانی کارۆ ئاوی پێوترێ با بڵین بەنداوی دوکان و دەربەنی خان هەروەها دواتریش سەرچاوەکانی تری گازی سروشتی کارەبای با بڵین چەمچەماڵ و هەروەها هەولێر کە لە ئێستاە سوود لە کارەبەکانی ئەبینرێ ئەمە بوونیان هەیە کەواتە ئێمە نەقسێکی کەم هەیە توانین بڵین بە ڕێژەی لە 180 ئەم سەرچاوانە دابینیان کردووە لە 120ەکەی ئەمێنێتەوە بۆ وزەی خاوێن کەواتە لۆدێکی زۆر ئەرکێکی زۆر ناکرێت سەر وزەی خاوێن ئێمە ناڵین لە 100 وزەی خاوێن با بڵین کارەباکەمان لە ڕێی وزەی خاوێنەوە بێ وەکو وڵاتێکی وەکو نەرویج کە ئەتوانێت بڵێ لە ئێستاە هەتا ساڵی 2016 لە 100 ئەو کارەبایی بەرهەمی هێنێ لە ڕێی وزەی خاوێنەوەی واتە پشت بە سەرچاوی ئاوە بەستێ چونکە ئاوێکی باش و زۆر لەبار و گونجاوی هەیە بۆ کارەبا یاخۆ هەنێ وڵاتی تر هەیە وەکو ئۆرەگوای پارەگوای ئەمانە لە نزیکەی لە 1970 بۆ 1970 سەرچاوی کارەبای ئەو وڵاتانە لە ڕێی وزە خاوێنەکانەوەیە بۆیە ئێمە بۆ کوردستان ناڵین لە سفرەوە دەست پێکەین هەمووی وزەی خاوێن بێ بەڵکو ئێماڵین وەکو نمونە چەند شارێک هەڵەبژێرین وزە خاوێنەکەی پێبەخشین ئەو کارەبایی کە بەو شارانە دراوە لە پێشووە لە ڕابردووە دین ئەیگێڕینەوە ئەیبین بۆ شارانی تر کە پێویستیانە ئەو کات چەند شارێک وەکو نمونە بە ڕێژەی لە 100 وزەی خاوێن بەکارەبن بەڵام شارەکانی ترمان وزەی خاوێنی بەنداوەکان و با بڵین گازی سروشتیش ئاساییە بێ و کات لەبەرەوە ئەگەر بەراوردیش بکەیت تەنانەت لە ڕووی وزەی خۆرەوە لە هەرێمی کوردستانە ڕێژەی ئەو وزەیە کە ڕۆژانە گات سەرزەوی نزیکەی 5 کیلۆواتە بۆ هەر مەتر دووجایەک لە ماوەی 1 سەعاتە ئەگەر بەراوردی بکەیت بە وڵاتێک وەک وڵاتی هێند یاخود سین یا ئەڵمانیا کە ئەمانە ئەگەر تێبینی بکەی وزەی خۆر زۆر بەکارەبن و لە ڕیزی پێشەوەی وڵاتەکانن کە وزەی خۆر بەکارەبن بۆ دروستکردنی کارەبا ئەو وزەخۆری کە لە وڵاتانە ئەدات ئەگاتە سەرزەوی ڕێژەکەی بەقەت ڕێژەی هەرێمی کوردستان نییە کەمترە ئەتلای خۆمان توندی ڕووناکی و بەهێزەکەی بەرزترە کەواتاوە کات ئەتوانی بە تێچوویی کەمتر کارەبا بەرهەم بێنی چونکە هەر کاتێک تیشکی خۆر بەهێز بوو مانای وایە تۆ توانین ڕووبەرێکی کەمتری سەرزەوی ڕووپۆش بکەی بە شانی خۆری تاوەکو کارەبات بۆ بەرهەم بێنێ بەڵام ئەگەر تیشک لاواز بوو پێویستی بەوەیە ڕووبەرێکی زۆرتر ڕووپۆشکەی و پێویستی بەوەیە پاتریەکی زۆر بەکاربێنی بۆی لە کاتی شەوانە کاتی خۆر نییە پاتریەکان کارەبات بۆ دابینکەن بۆیە هەرێمی کوردستان لە ڕووی وزەی خۆرەوە زۆر گونجاو لەبارە بۆی پشتی پێ ببەستێ ئەو کەم و کورتی لە وزەیە هەیە لە هەرێمەیە بەڕاستی لە ماوەی 1 ساڵ یاخود 2 ساڵە بە تەواوی چارەسەر بکرێت لە ڕووی وزەی باوە دکتۆر تا چەند باکانی ئێمە موەهەلن یەک ئاڕاستن تا چەند ئەتوانرێت سوودیان لێوەربگیرێت بەڵێ سەبارەت بە وزەی باش ئێمە هەندێک ناوچەی تایبەتمان هەیە زۆر باشن یعنی ناو شاخاوەکان
لە ناوچەی کۆیە دەوروبەری کۆیە ناوچەی شاخاویمان هەیە لە دەوروبەری شارۆچکەی تەکێ دەوروبەری سلێمانی ئەزمەڕ ئەمانە هەموو ناوچەی شاخاوین شوێنی تایبەت و دیاریکراوە هەیە کە لە ڕابردووشەوە بزانم توێژینەوەی تایبەتی لەسەر کراوە بۆ ئەوەی چۆن لەباری ینی بکەی و سوودی لێ ببینی بۆ بەرهەمێنانی کارەبا لە ڕێی وزەی باوە. پێم وابێ هەندێک ناوچەمان هەیە کاتوانرێت سوودی باشی لێ ببینرێت و هیچ گرفتێکی نییە و سوودبینی لە وزەی باش بۆی کارەبا بەرهەمبێنی گرنگ نییە ئاراستەی با بە هەر ئاراستەیە بێ یەک ئاراستە بێت چەند ئاراستە بێت و توانین کارەبای لێ بەرهەمبێنی لەبەرەوەی ئەو ویندمیڵانە کە ئاشی هەوایی پێوترێ لەگەڵ ئاراستەی بایەکەی ئاتوانێت خۆی بسوڕێنێ بەو ئاراستەیە لەکوێوە بۆ خۆی سوڕێن و کارەباکەت بۆ بەرهەمێنێ بۆ هیچ کێشەیە دروست نابێت. زۆر باش ئەم وزە خاوێنانە دکتۆر ئەتوانین ئەگەر حکوومەت هێرێمی کوردستان بیری لێ بکاتەوە و پلانی هەبێ بۆ جێبەجێکردنی ئەتوانین بڵین لە داهاتوودا ئەبێتە جێگرەوەی نەوت؟ بەڵێ بە تەئەکید بە دڵنیاییەوە چونکە وڵاتانی پێشکەوتوو ئێستا هەموو هەوڵیان ئەوەیە کە کاری تایبەتەکەن لەسەر وزە خاوێنەکان بۆی داهاتووی وڵاتیان پشت بە تەنها وزەی خاوێن ببەستێ لە داهاتووە بۆی ترچیتر خەڵوزی بەردین و نەوت و گاز بەکار نەبن بەڵکو ئەو نەوت و گاز و خەڵوزە تا ڕادەیە پاشەکەوتی لێ بکەن هەڵی گرن بۆکو ئەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەشەوان وا بیرەکەنەوە ئەنی هەڵێ گرن بۆی لە داهاتووە کاتێکە نەوتی خام لە ژێر زەویە کەمەکە نابێت یاخود نرخی بەرزە بێتەوە ئەو کات گەیشتون بە قۆناغێ کە لە 100 پشتیان بە وزەی خاوێن بەستووە هیچ خەمێکی ئەوەیان نییە کەیتر ئایا چۆن کارەبای وڵات دابین بکەن ئایا چۆن وزەی کارگەکانیان دابین بکەن بەڵکو هەمووی لە ڕێی وزەی خاوێنەوە بێ دواتر کە نەوت و گاز یا هەندێکەوەی پاشەکەوتیان کردووە بۆ کاری تایبەت دەتوانن بەکاری بێنن بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئێستاەوە ئەگەر پلانێکی درێژ خایەندا بڕێژێ بەوەی کە ئەو سەرچاوە نەوتیانەی کە بەردەوام ئەیفرۆشێ ڕۆژانە و مانگانە مەبلەغێکی تەرخان بکات سندوقێکی تایبەت بۆ کەرتی وزەی خاوێن دابنێ بڕێ لەو پارەی نەوت و گازی کە ئەفرۆشتێ بخاتە لاوە بۆ ماوەی چەند ساڵێ بۆ ئەوەی دواتر ئەو پارە بەکار ببا لە بەرهەمهێنانی وزەی خاوێنە تا ئەگەی بە قۆناغێ ڕێژەی بەرهەمهێنانی وزەی خاوێن لە هەرێمی کوردستانە ئاستەکەی زۆر بەرز بێ بۆی لە داهاتووە پشت زۆر نەبەستین بە نەوت و گاز بەڵکو ئەو نەوت و گازە لە بریەوەی لە ناوخۆی کوردستانە بەکاری بێنین و ژینگەی خۆمانی پێ پیس بکەین و ببێتە سەرچاوی بڵاوکردنەوەی نەخۆشی ئەو کاتتوانین بینێرینە دەرەوە و بیفرۆشین بە وڵاتانی دەرەوە ئەوان پێویستی خۆیانی پێداوین بکەن. دکتۆر یەکەم پرسیارم لەو بارەوە بوو لە هەرێمی کوردستان تا چەند وزە خاوێنەکان هەیە ئەمێ بزانم لە جیانە تەنها ئەو سێ جۆرەی کە لە هەرێمی کوردستان هەیە هەر پێیانەوتێ وزەی خاوێنیان شتی تریشمان هەیە کە هەرەچێتە چوارچێوەی وزە خاوێنەکانەوە. وزە خاوێنەکان چەند سەرچاوەیەکن تەنها ئەوانە نین کە ئێمە ئێستا قسەمان لەسەری کرد ئێمە بۆی ئەڵێن وزەی خۆر یاخود بە هەروەها وزەی ئاو وەکوی بەنداوەکان لەبەرەوەی لە هەرێمی کوردستان لای خۆمان بوونی هەیە ئەتوانین بڵێن وزەی چوارەمیش لە کوردستان بوونی هەیە کە بایۆماسی پێوترێ واتە سەرچاو پاشەڕۆی خاشاک و خۆڵ و پاشەڕۆی ئاژەڵی ڕۆکی مرۆیی هەموو ئەوانە توانرێت کۆ بکرێتەوە لە عەمباری تایبەتە بەکار بهێنرێ بسوتێنرێ بە شێوەیەکی زانستی و ئەو گازی کە بەرهەمە هێنرێ لێوەی دروستەکرێ گازی میثان و دووەم ئۆکسیدی کاربۆن بەو شێوەیە بەکار ببرێ بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا ئەمەش بوونی هەیە بەڵام لە وڵاتانی تر تقریبەن دوو سەرچاوی تری وزە بەکاربن لەگەڵ ئەم چوار جۆری ترە ئەویش جۆری گەرمی ژێر زەویە کە پێوترێت جیۆفێرمەڵ ئینێرژی ئەم جۆرە وزەیەش لە هەنێ وڵاتە ڕێژەکەی بەرزە بۆیە پشتی پێبەستن هەروەها وزەیەکی تر هەیە کە وزەی تیدەڵ پاوەری پێوترێ وزەی با بڵێن ڕووبارەکان یاخود کەناراوەکان ئەو شوێنانەی کەناراوی هەیە و زەریا و ئاستی ئاو بەرز و نزمەکە و شەپۆلەدا لە ڕێگەی کۆمەڵی ئامێری تایبەتەوە لەناو ئاوەکەدا ئەمرێت ئەو شەپۆلی ئاوە هەڵەسێ بە جوڵاندنی تۆرباینی و ئامێری کە لەناو ئاوەکەدانراوە و سوودی لێبینی بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا کەواتە نزیکەی 6 جۆری وزەی خاوێنمان هەیە وڵاتانی دەرەوە بە پێی وڵات هەر وڵاتی وا هەیە تەنها یەک جۆر یا دوو جۆر وزەی خاوێنی هەیە توانێت
سوودی لێ ببینێ ئەوە بە شێوەیەکی باش و بەرچاو سوودی لێ بینیوە ئەنی بۆ نە نەرویج ئەتوانین بە شێوەی تایبەت بڵێ وڵاتێکی ئاویە زیاتر تەنانەت ئەو نەوت و گازەی دەرەهێنێ لە ژێر ئاوەوە دەرەهێنێ بۆیە پشت بە ئاوەکە بەستێ لە بەرهەمێنانی وزەی کارەبایە لە سەتی کارەبا لە ڕێی ئاوە بەرهەمهێنێ کە وزەیەکی خاوێنە هەندێک وڵاتی تر هەیە دوو جۆری وزەی هەیە بەڵام ئێمە هەرێمی کوردستان لە ڕاستیە زیاد لە 4 جۆری وزە نزیکەی 4 بۆ 5 جۆری وزەی خاوێنمان هەیە ئەتوانین بە شێوەی جیاوازەوە لە شارەکانە پشتی پێ ببەستین بە پێی هەبوونی جۆری ئەو وزە خاوێن دکتۆر ئێمە زۆرتر جەختمان لە بواری وزەی کارەبا کردەوە ئەکرێ بڵێن بواری تریشەیە وزە خاوێنانە توانین سوودیان لێ بینین لە مەجالەکانی ترە بەڵێ بێگومان چونکە ئێمە کاتێڵی وزەی خاوێن و قسە لەسەر کارەباکەین لەبەرەوەی تا ڕادەیەکی زۆر بۆ بە کێشەی کۆمەلگاکەمان لە ئێستاە لەبەرەوەیە چونکە کارگەکانیش لە هەمان کاتە پێویستیان بە کارەبایە بۆیە ئەو کارەبای بەرهەمێنی لە وزەی خاوێنەوە ئەبێ ئەتوانین بدێ بە کارگەکانیش کارگەکان ناچن نەوت و گاز بەکاربێنن ژینگە پیس ببێت دوو کەڵێکی زۆر بچێتە هەواوە چکە لە ڕاستی ئێستا دەرکەوتووە بە توێژینەوە کە ڕێژەی هەر زۆر و بەرچاوی پیسکردنی ژینگە لەلایەن کارگەکانەوەی ئیتر بە هەر جۆریش کارگەی بەرهەمێنانی چیمەنتۆیە دروستکردنی ئاسنە بەرهەمێنانی گەچە هەر جۆرە کارگەیە کە لە ئاستی بەرزە بە بڵێن کارەکە دروستکردنی بلۆکە یا هەر جۆرێکە بەش بلۆکی مەبەست بلۆکی تایبەتی ئێستەیە نەک بلۆکە کلاسیک و قەدیمەکان کە لە ڕێی چیمەنتۆوە بەڵکو لە هەمان کاتە بە یەک پرۆسیجەر و بە یەک پرۆسە بەرهەمهێنانی چیمەنتۆ و بلۆک و تا دواتر و گەچ و ئاسن و هەموو ئەوانە پێویستیان بە وزەیەکی زۆرە ئەم وزە زۆرە لەکوێ وەرەگرن بێگومان لە کارەباوە کارەبای حکوومەتیش لەکوێوەیە دیسان لە ڕێی بەنداوەکانەوەیە کەواتە یاخود لە ڕێی گاز و نەوتەوەیە لەبەرەوە وایە ژینگەت پیس کرد بێت لە سەرنجامە بەڵام ئەگەر وزەی خاوێنە بەکارهێنا بۆیە ئەو کارگانش پشتە بەستن بە وزە خاوێنەکە لەم حاڵەتەیە ئەتوانین بڵێن بە کۆی گشتی سوود لە وزەکە بینراوە تەنها بۆ کارەبا نەبووە و هەروەها هەندێک جۆری تر کارگە هەیە تەنها پێویستی بە کارەبا نییە بەڵکو لە ڕێگەی سوتاندنی دار و درەخت و پاشماوەکانەوە ڕاستەوخۆ کارەکانی ئەنجامەدا زۆر باشە تایبەت بۆ هەندێ کۆمپانیا هەندێ کارگە هەیە کە ئیشی بواری پلاستیکی و مەوادی بینا ئیشەکان مەرج نییە ڕاستەوخۆ کارەبا بەکاربێنن ئەوترێت هەندێک لە کۆمپانیەکان لە ماوەکانی ڕابردوودا لە کابینەکانی پێشووتری حکوومەت هێرێمی کوردستان هەوڵیان داوە کە بۆ نمونە سوود لەو وزە خاوێنانە ببینرێت و بەرهێنان لە هەرێمی کوردستان لەو مەجاالەیە بکەن بەڵام ڕێگری کراوە نەهێڵراوەکە لەو مەجاالە ئیشکا بۆچی ئەبێ ئەم ڕێگریانە هەبن لە کاتێکدا بەڕێست باسی ئەو هەموو سوودانەیت کرد بەداخەوە لە ڕاستیان نابێ ڕێگری هەبێ بەڵام بۆچی ڕێگری هەیە بێگومان هەمومان نەزانین لە ڕابردووە و تا ئێستاش و لایەزال کۆمەڵێک کەم و کورتی هەیە لە سیستەمی بەڕێوەبردن لە وڵاتە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەسانی زانستی و ئەکادمی مامەڵەکردن لەگەڵ بڕوانامە و زانستە یعنی ئەگەر هەر کاتێک بە دروستی مامەڵە لەگەڵ زانستان نەکرێت ئەو کات پێچەوانەکەی ئەبینیتەوە واتە زانست لە خزمەتی مرۆڤ بەکار نەهات پێچەوانەکەی ئەبینی ئەبێت بە چەکێک و ئەبێت بە ئامرازێک ئەبێت هۆی لە ناوبردننی خودی خۆت بۆیە هەر کەسێک هەر عقلیەتێک کە عقلیەتێکی زانستی بێت بە دروست بیر بکاتەوە خەمخۆر بێ خەمی خزمەتکردن و پێگەیاندنی نەوەکانی داهاتوو بە شێوەیەکی دروست و پاک و لەش ساغ هەروەها خەمی خزمەتکردنی خەڵکی بێ نابێت بە هیچ جۆرێ بەو شێوە بیرکاتەوە کە ببێتە ڕێگر لە بەردەم پرۆژەی گرنگ و استراتیژی بۆ پێشبردننی وڵات لەبەرەوەگەل لە ڕابردووە ڕوویدابێ پێم وابێ هەندێ هۆکاری شخصی هەندێ جۆرێ لە زۆر باش هۆکاری لەواچێ حیزبی لە پشتە بوو بێ بەداخەوە ئێمە زانی کە لە وڵاتەیە هۆکارە حیزبی و شخصیەکان بە تەواوی کارە زۆر باشە دکتۆر بەڵێ وەکو کۆتا پرسیارم ئەمێ بپرسم کە وەکو تاک وەکو هاوڵاتی هەم ئامۆژگاری چییە وەکو شارەزایەک هەم تاکیژە توانرێت سوود لەم
وزە خاوێنانە ببینێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەر تاکێکی کۆمەڵگەەوە هەر ماڵێ ئەتوانێت بە تەنها بۆ خۆی پشت ببەستێ بە وزەی خاوێن و کارەبای ماڵی تەنانەت گەرمکردنی ئاوی ناو ماڵەکەی هەموو لە ڕێوزەی خاوێنەوە بۆ نمونە لە ڕێوزەی خۆرەوە دابین بکات و پێم وا بێ ئەوە هەم لە ڕووی تێچوونەوە بۆ ئەو هەرزانترە و هەروەها بۆ ژینگەش پیس ناکە لەبەرەوەی جۆرە وزەیە کە تەنها لە ڕێی خۆرەوە بەدەستێخەی لە ڕێی تێچوونیشەوە چونکە تێچووەکەی تۆ بۆ ماوەی درێژخایەن بەکارێنی کاتێک کە شانەی خۆری بەکارێنی لە سەربان ڕووپۆشێکی لە سەرخانوەکان ئەتوانی بۆ ماوەی لایەنی کەم 20 ساڵ بە بەردەوامی کاری پێ بکەیت بۆ بەرهەمێنانی کارەبا هەروەها بۆ گەرمکردنی ئاوی ناو ماڵیش ئەم ماوەی 20 ساڵە ڕەنگە تا ڕادەیەک لە شوستەکەی دابەزێ کەم ببێتەوە بە ڕێژەی بۆ نمونە لە ستا 20 بۆ لە ستاسی بەڵام بە ڕێژەی بەرچاو کەس تا لە ستا هەفتای کارکردنیەتی ئەو ئامێرانە ئەتوانن بمێننەوە وجودیان هەبێ و کارەبا و وزەی گەرمیت بۆ دابین بکەن و ئەو ماوەی 20 ساڵەش تێکڕای تێچووەکەی ئەگەر دابش بکەی بۆیە لە ڕووی ئابوووریەوە هەندێک زانیاری پێویستە بینەران بزانن چونکە بەرنامەکەت باسی پەیوەندیدار بە ئابووری و ژێرخانەوەیە پێم وابێ هەتا ماوەی 20 ساڵ ئەگەر ئەو بڕە تێچووە کە لەو پرۆژە بەکاری هێنێ بۆ ماڵی خۆی دابەشی خۆی 20 ساڵی بکە لە سەرنجامە بۆی دەرەکەوێ بە دڵنیایەوە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو هەرزانتر کەوتووە لەو پارەی کەدایەتی بە کارەبای مانگانە کە بۆی دێتەوە با بڵێن کارەبای حکومی کارەبای نیشتیمانی هەر کارەبای نیشتیمانی نیە مۆلی دەشە دکتۆر ینی ئێستا بزەبت مۆلی دەشی لەسەرە ینی مۆلی دەمانگانە حساب کات چەند ئەمپێری پێویستە ینی هەموو ئەوانە ئەگەر لێک بداتەوە یەک حساباتی بکە هەر زۆر بە ڕوونی بۆی دەرەکەوێ کە هەتا ماوەی 5 ساڵ تەنها نەک مناڵم 20 ساڵش تەنها بۆ ماوەی 5 ساڵ وزەی خاوێن بەکاربهێنێ بە دڵنیایەوە سوودی زۆر زیاترە لە ڕووی مادیەکەەوە بۆ خۆیڵم لەبەرەوەی زەرەر ناکە و پارەیەکی کەمتر بەکارەبا لە بەرهەمهێنانی کارەبایە بۆ خۆی بۆ ماڵە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فەمی فەریق پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی کۆی لە ڕێگەی سکایپەوە وەڵامی پرسیارەکانی منت دایەوە زۆر سپاس بۆ کاتەی بێمەت بەخشی دکتۆر فەمی. بینەرانی ئازیز و خۆشەویست گەشتینە کۆتایی مەڵقەی بەرنامەی ژێرخان تاڵقەی ئایندە بەخوای گەورەتانە سپێرم شەوێکی شاد بۆ هەموو لایەک.